بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني باريس خوش حالم كلا درسي شديك بخزمتان دقمة ولا شرحي متن عقيدة طحاوي خواهي قورة تبارك وتعالى أو درسان بخات ترازوي حسنات من وترازوي ساكا كان ماني بي قرسكا وبيت ماي باشتر وساكتر حاليبون من لعقيدة أهل السنة والجماعة إن شاء الله تعالى. لا درسي أمر من دا دين سر أو فقري كذا فرمي: والأمن والإياس ينقلان عن ملة الإسلام وسبيل الحق بينهما لأهل القبلة. أو الرستيا باسي دو خالي زور هستيار دكا كإنسان أجر آجاي لي نبيتن لإسلامي دبات در مسلمان نامي نيتن أويش الأمن والإياس. الإياس يعني اليأس. أو دو بابتا بتايبتي بو كسانيك حاليبو بن لي وبعلموا بزانياليوا يأسو أمني عن هبه. شيخي طحاوي رحمتي خوالي لسربي ضلي كابرا بيلي إسلام دسيت دروا. طبعا أمن بخود عند زانت يعني كابرا وكبلي ترسي نبيتن وكبلي دسي لبن سريدانا بيتن وقمان بباتن كهيج عذاب وهيج ليبرسينه وهيج تيكني للايان خواي پروردگار وتبارك وتعالى. يعني أوا دفرمي الأمن ضد الخوف. أمن بيتواني خوفا يعني دجي خوفا. يعني كو كابرا دبيني كسيك دجمن دارة دائما ترسو بيمو ضلراو چيه أو يدي كدجمن دار نية أو يدي بو خوي بشتين دي دكاتو بإصراحات ليه بالد داتوا زالبرو دفرميتن ما بس لأمن تيه ما بس لعذابي خواي پروردگار تبارك وتعالى. يعني كابرا هرچی که گناه و تاوان دکا قناعتی وانیه که عذابی خواهی پروردگار هبی و جهنم هبی وها استا ایواهی يعني بناو وشوي قوتي خوي بشارزاو اوش دزاني لديني خواهي قورد كو خواهي قورد دلي ديتنا وهمو خلقي بصوتي نيتن كو خواهي قورد دلي دي عبدي خوي دروس كل بيبات جهنمي أو أمن وات لي ذكاتن بلا برزكاني خوم كإنسان جريء كاتن برانبر بجناه وتاوانو هرچی که خواهی پروردگار تبارک و تعالی حرامی کردو کابرس نورکان بشینید بوچ که قناعتی و عذاب اونیه خواهی گورش تبارک و تعالی چه دفرمي أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون. يعني لوي كبلي پشتیان لێ کردوتەوە لە خۆیان ئەمینن خەڵکی گوند و شارەکان کە گوناه و تاوانان دەکەن خوای پەروەردگار تەبارەک وتەعالا عەزابیان بەسەردا بنێریتن لە کاتی ڕۆژێدا. یان دەفەرمێ ئەوە ئەمینە ئەهل القوڕى ئەن یەئتیهم بەأسنا ضحى وهم يلعبون. يعني لە کاتی شەودا بەیاتەن لە کاتی ئیسراحەت و ئەوانە یان لە کاتی بەرەبەیاندا لە کاتی کە گاڵتە و گەم و ئەوانە دەکەن. أفأمنوا مكر الله فلا يأمن مكر الله إلا القوم الخاسرون. ليرا ندى برابر زكاني خم أمن وكبلي هيور بونو قناعة نبون بعذاب خواي پروردگار تبارك وتعالى تديني تبيشوا
بە درۆزانینی ئەو وعد و بەڵێن و عەزابەی کە خوای پەروەردگار بڕیاری داوە بۆ خەڵکی گونەهبار و تاوانبار و خەڵکێک کە سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوای دەکات تەبارەک و تەعالە. و ئەوە بالضەبط عەقیدەی چێ غولاتی مرجئەیە کە دەفەرمێن لا يضر مع الإيمان ذنب. ئەها لە دەرسی ڕابردوو باسمان کرد. طبعا عەقیدەی تەحاوی بەشێکی زۆری کە دانراوە بۆ ڕەدی مرجئە و خەواریج و ئەوانەی کە فرەقی ضال و ئەهلی ئەهواء بوون ئەو عەقیدەی داناوە. طبعا غولاتی مرجئە قەناعەتیان وایە کابرا کە ئیمان دامەزراتەوە هەرچی بکەی گوناه و تاوان هەرچی بکەی زەرەر بە ئیمانەکەی ناگەینیتن. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم خاڵی دووەم والئیاس و خۆی ئەلیەسە ئەو والئیاسی نووسیوە. یەسیش برا بەڕێزەکانی خۆم پێچەوانەی ئەمنە. پێچەوانەی ئەمنە. یەس ئەوەیە کە ئینسان بێ ئومێد بێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار ئەویش دەرگەی تەوبەت لەسەر قەپات دەکات. یەس یعنی کابرا بۆ نمونە گوناه و تاوانی زۆر کردوون جا دەڵێ تازە خوام هەلێ خۆشناوی مادام لێم خۆشنابی ینی بێ ئومێد دەبێ لە ڕەحمی خوای پەروەردگار کە ئەنەما ڕەحمی خوای پەروەردگار شمولی ئەو ئینسانەی ناکە ئەو ئینسانە هەرچی گوناه و تاوانی زیاترە دەیکات و ڕۆ دەچێتن لە گوناه و تاوانی زیاتر. لەبەرەوەش دەفەرمێتن خوای پەروەردگار ئینەه لا یەئەسو من ڕەوحی الله إلا القوم الكافرون. چێن ئەوانەی بێ ئومێدن لە ڕەحمی خوای پەروەردگار بەس کافر و بێ باوەڕەکانن. کەواتە لە ئینسانێک کە مسلمان بێ با گوناه و تاوانێکی زۆر بێ نابێ وەکو کوردەواری خۆمان دەڵێ مەئیوز بێتن لە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار و لە بەڵام لێرانە برا بەڕێزەکانی خۆم ئەگەر ئەو ئەمن و یەئسە ئەو ئەمن و یەئسە لە جەهلەوە بێ لە نەزانیەوە بێ ئەوە کابرا پێی کافر نابێتن عولەما دەفەرمون. بەڵام ئەگەر بە عیلمەوە بێت و بە قەناعەتەوە بێت و کابرا پاش دراسەیەکی چاگەیشت بێتەوە قەناعەتەی ئەو ئینسان لە دین دەباتە دەرەوە پێی کافر دەبێتن. ودەفەرمێ وسبيل الحق بينهما لأهل القبلة. يعني الري راست وشكابرا يقولي دائما أهل السنة جماعة دائما ناوندكيان قرتوا وصدبون نا إفراط نا تفريط لما بين أمن ويأس برابر زكاني خم علماء زور قسيان لسر كردون رضا ورحمة إخوان لسر بيتن أو صراط مستقيمة كخواي پروردگار تبارك وتعالى دايناوه وإنسان لكاتي ك ترست هبه وأو ترسى رجائي دقل دابي كخواي پروردگار تبارك وتعالى ليت خوش بيتن عفوت كاتن أو جا مسألة ترس ضرورة کە ئەمنەکە برا بەڕێزەکانی خۆم وات لێ دەکاتن هەرچی کە گوناه و تاوان و مەعسیەتە خۆی لێ نەپارێزی و بەلای چاکە و بەلای عیبادەت و خواپەرستی چاکەکان دانەڕۆی. بەڵام ئینسان لەگەڵەوەی کە گوناه و تاوانی هەن ڕەجائیشی بۆ دروست بێتن ئەو ڕەجاءە جێی چ دەگرێتەوە جێی ئەمنەکەی دەگرێتەوە. ڕەجاءەکە چ ڕەجاءەکە ئەوەیە کە ئینسان گومانی چاک بە خوای پەروەردگار بباتن کە خوای پەروەردگار لێی خۆش دەبێتن. خودای گەورە عەفوی دەکات. خودای گەورە تەبارەک و تەعالە وەکو بڵێ چاوپۆشی لە کەم و کوڕیەکان دەکاتن. لەبەرەوەش ئەهلی سونە و جەماعە دائیمەن برا بەڕێزەکانی خۆم تشجیعی مسلمانانیان کردووە کە خۆشەویستی بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە و ئەوجا ڕەجا ئەوجا خەوف هەمووی پێکەوە هەرێکە و لە مەقامێکیدا ڕۆڵی گرنگ دەبینن. ئینسان لە کاتی عیبادەت و خواپەرستیەکاندا پێویستی بەوەی کە خۆشەویستیت هەبێ بۆ خوا و بۆ پێغەمبەری خوا. چونکە ئینسان ئەگەر خۆشەویستیەکە نەبێتن
تەشجیعکردنابێ بۆ عیبادەت و خواپەرستیانە. ئەوجا ترسەکە ضرورە هەبێ. ترس لە چه هەبێ؟ لە عەزابی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو ترسە ئەگەر هەبوو چ دەکاتن؟ دەبێتە بەربەست لەوەی کە ئینسان گوناه و تاوان بکات. ئەها وەکو لەو فرمودەیەکی صحیحدا هاتووە لە صحیح بوخاریدا، کابرایەک زۆر گونەهبار و تاوانبار دەبێت. گوناه و تاوانەکانی لە حەد چوونە دەرێ، منداڵەکانی کۆ دەکاتەوە، دەڵێ کوڕم ئەگە مردم بمسووتێنن. ئەوجا کە خۆڵە مێشەکەم بکەنە دوو بەش، بەشێکی بڕۆن بەناو دەریاداکەن، بەشێکی بڕۆن لە سەحرا، ئەگەر باهەڵی کرد داینێن بۆی بە پەرش و بڵاوی کاتن. ئەگەر خوای گەورە بتوانێ زیندیم بکاتەوە، عەزابێکی زۆر عەجایبم دەدات، چونکە هیچ نەماوەکە نەکەم. وەسێتەکەی جێبەجێ دەکەن. یەخۆ قسەکەی کوفرە، قسەکەی گومانە لە دەسەڵاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، گومان بوونە لە دەسەڵاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. دەڵێ خوای گەورە کە کۆ دەکاتەوە، ئەمر بە بەحر دەکات و ئەمر بە بەڕ دەکاتن، هەموو هەرچی کە پێکهاتەی جسمی ئەو ئینسانەی کۆ دەبێتەوە، زیندی دەکات و لێ دەپرسێت، دەڵێ عەبدی من ئەو وەسیەتت بۆ کرد، بۆ ئەو قسەیەت کرد، تو وەڵڵای خوای گەورە لە ترسی تو. لەوە نەبێت کە گومانی لە دەسەڵاتی خوای هەبوو بێ، بەڵام ترسی خوای گەورە وای لێ کردووە قسەیەک بکاتن کە خودی قسەکەی کوفرە. خوایە لە ترسی تۆ ئەو قسەیەم کردووە. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم، ئەو مەسەلەی خۆشەویست و مەسەلەی ڕەجا و مەسەلەی خەوف و ئەوانە ئینسان دەبێ بزانی لە چێن دەریان بەکاردێنی و بزانی چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکات. لە عیبادەت و خواپەرستیەکان ڕەجا بەکاردێت. لە عیبادەت و خواپەرستیەکان ڕەجا بەکاردێت. ئەتۆ عیبادەت و خواپەرستیەکان دەکەی و تەمەنا دەکەی خوای گەورە لێت قبول کات. تەمەنا دەکەی خوای گەورە لێت قبول کاتن، وە خەوفەکە دەبێتە بەربەستێک بۆچە؟ بۆی کە خۆت لە گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەت بپارێزی، وە خۆشەویستەکەش تەشجیعکەرێکە بۆچە؟ بۆ عیبادەت و خواپەرستیەکان. بابەتێکی دیکە، فەقەرەیەکی دیکە دەفەرمێ: وەلا یەخرج العەبد من الئیمان إلا بجحود ما أدخله فيه. برا بە ڕێزەکانی خۆم، ئینسان دەفەرمێ ئینسان لە ئیمان ناچێتە دەرەوە، تا بێ ئیمان نابێ، کافر نابێ، إلا مەگەر بجحود ما أدخله فيه. قەناعەتی بە ئەوە نەبێ کە هێناوێتە ناو ئیسلام. چ ئێمە هێناوەتە ناو ئیسلام؟ ئەمە بە دەرکەیەک داهاتوین دەبێت کابرا بەو دەرکەش دەڵێ بچیتەوە دەرێ. لا إله إلا الله محمد رسول الله. ئەوەی کە ئێمە پێ موسڵمانین باوەڕبوونە بەخوا، باوەڕبوونە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، باوەڕبوونە بە مەلایکەتانی خوا، باوەڕبوونە بە کتابەکان، باوەڕبوونە بە پێغەمبەران، باوەڕبوونە بە قەزا و قەدەر، باوەڕبوونە بە ڕۆژی حەشر و حیساب و بەهەشت و دۆزەخ و باقی بابەتەکانی دیکە. هەر کاتێک باوەڕ نەما، قەناعەتت بەو شتانە نەما، یان قەناعەتی بە یەکێک لەو شتانە نەما، نکۆڵی کرد لە بوونی یەکێک لەوانە، ئینسان پێی کافر دەبێت، پێی لە دین دەچێتە دەرەوە. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم، زۆر گرنگە ئینسانی موسڵمان بە عیلمەوە بێتە ناو ئەو دینە، خۆی شارەزاکاتن، بە تایبەتی لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە دەفەرمێ: ولا يخرج العبد من الإيمان إلا بالجحود ما أدخله فيه. يعني لێرانە مەسەلەی جحود ئەوە یەکێکە، طبعا برا بە ڕێزەکانی خۆم، نەهاتوو باسی هەموو ئەوانە بکە کە ئینسان پێی لە دین دەچێتە دەرەوە. يعني بەس ئەوە نییە بڵێ کابرا کافر بوون یەک ڕێگایویش جحودە. جحودەوەی کە کابرا قەناعەتی پێی نەبێتن و باوەڕی پێی نەبێتن، یان نکۆڵی لێ بکاتن، نکۆڵی لێ بکاتن، لە دڵدا قەناعەتی هەیە بەڵام نکۆڵی لێ دەکاتن لە ظاهریەکە. وەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ: وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما يعني لە ناخیاندا باوەڕیان پێ بوو، بەڵام ئەوانە نکۆڵیان لێ دەکردونە دەچونە ژێرباری. بەڵام ئەگەر بێی خوردی کێوە ئەو بابەتە، ئایا مەسەلەی جحود و مەسەلەی کافربوون و مەسەلەی چوونە دەرەوە هەر ئەوەندەیە؟ نا، بابی
ئەو شتانەی کە ئینسان پێی کافر دەبێ یان شروطی لا إله إلا الله دامەزرانی لا إله إلا الله کە هەندێک 12 شەرتیان داناون هەندێک زیاتریان کردوون کەمتریان کردوون ئەوانە ضرورن ئینسان ئاگای لێ بێتن یعنی کاتێک کە تۆ دێی مەسەلەن بەس لێرانە جوحودەکەی باس کردووە وەکو بڵێ ئەو بابەتەی لەو سەردەمەی بە ضرور زانی وەزەقی کاتەوە دەنا بابەتی دیکەش هەن کە ئینسان پێی کافر دەبێ یعنی بۆ نمونە معاذ الله جوێندان بەخوای پەروەردگار تەبارەک و تەعالا جوێندان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا هەندێک لە ئەسحاب جوێندان بە ئەبوو بەکر و بە عومەریش هەندێک بوختانکردن بۆ دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەبەرەوەی ڕەتدانەوەی قورئان و ئاەتەکانی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا ئەو جا ئیهانەکردنی موسحەف ئەگەر لەبەر ئەوە بێ کە موسحەفە و کەلامی خوایە ئەو جا وەکو بڵێ ڕق لێبوونەوەی مسلمانان ڕق لێبوونەوەی خوا و پێغەمبەری خوا ئەوانە بەشێکی زۆرن عولەما قسەیان لەسەر کردوون ئەو جانەکردنی هەندێک لە عیبادەت و خواپەرستیەکان کابرا با جوحودیشی نەبێتن با جوحودیشی نەبێ یعنی بڵێ ئیلا ئەو بابە نییە ینی بۆ نمونە کابرا نوێژێ نەکاتن بە مطلقی ئیجماعی سەحابەی لەسەر کە ئینسان پێی کافر دەبێتن پێی لە دین دەچێتە دەرەوە ئەو شتانە ضرورن ئینسان ئاگای لێ بێتن دێتە سەر خاڵێکی دیکە کە دەفەرمێ والئیمان هو الإقرار باللسان والتصديق بالجنان طبعا لێرانە پێچەوانەی ئەهلی سونە و جەماعەیە ئەو فەقەڕەیە کە ئەو تعریفە تعریفی ئیمان لە لای فوقەهای مرجئەیە و بەتایبەتیش لێرانەدا کە ئیمانەکەی وەکو بڵێ کورت هەڵێناوە لە چی الإقرار باللسان بە زوبان بیڵێ والتصديق بالجنان بەدڵیش قەناعەتت پێ بێتن کردەوە عەمەلی نەیناوە لە تعریفەکەیدا ڕەحمەتی خوای لێبێ شەیخی تەحاوی لەبەرەوە دەفەرمون ئەو تعریفە تعریفی ئیمان ئەوە لە لای فوقەهای مرجئە ئەو تعریفەی ئیمانیان کردووە و لێرانەدا کە هاتوون ڕەدیان داوەتەوە دەفەرمون ئەسڵی ئیمانەکەی ئەوەیە کە الإقرار بالجنان والتصديق الإقرار باللسان والتصديق بالجنان والعمل بالأركان أو عمليان بۆ زیاد کردووە ئەوە پێناسەی ئەهلی سونە و جەماعە بووە لە بۆ ئیمان و بابی ئیمانیش برا بەڕێزەکانی خۆم بابێکی زۆر زۆر فراوانە بەڵام ئەوەی بزانە ئینسان بەچ دەبێتە ئیماندار بە سێشتان دەبێتە ئیماندار ئەهلی سونە و جەماعە لەسەری متفقن یەک ئینسان الإقرار باللسان يعني بزبان بڵێ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله إقرار يعني دەربڕین دان پیانان دەبێ بیڵێتن ئەگەر نەیڵێ ئیمانەکە دانامەزرێ هەتا ئێوارێ بەدڵی خۆدا وەڵا بەدڵ شادەمێناوە دەبێ گوێیان لێبی خەڵکێک و دەبێ بیڵێ ئەوجا والتصديق بالجنان جنان يعني قلب يعني بەدڵیش ئەوەی کە بە زوبان دەڵێ قەناعەتت پێی بێتن ئەگەر بە ئەوەی کە بە زوبان دەڵێ بەدڵ قەناعەت پێی نەبێت چییە؟ منافق بۆ معاملەی مسلمانانیان لەگەڵ دەکرێ بە ظاهری لەبەرەوەی ئیقراری لا إله إلا الله دەکەن ئیقراری محەممەد رسول الله دەکەن عەلەیهی سەڵات وسەلام نوێژ و عیبادەت و خواپەرستیەکان دەکەن و چی خەڵکی دیکە بەڵام لە دڵیاندا قەناعەتیان پێ نییە لەبەرەوە کاتێک ئینسان والئیمان و کە باسی ئیمان دەکا ئیمان بەو سێشتانە دەبێتە ئیمان و کە گوتم کە عەمەلەکەی نەیناوە شێخی تەحاوی ڕەحمەتی خوای لێ بێت کەواتە ئەوەی دووەمیان تەصدیق بالجنان ئەوە ئەسڵی ئیمانەکە دادەمەزرێنیتن بنچینەیە ئەگەر ئەو قەناعەتی وابوو شەرعیەتێکی عەجایب دروست دەکا هەم بۆ نوتقەکە و هەم بۆ عەمەل و کردەوەکە والعمل بالأركان ئەو چییە؟ یعنی کردەوە بەو عیبادەتە بەدەنیانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا واجبی کردوون و ئەو شتانەی کە خوا نەهی لێ کردوون ئەو شتانەی بکە کە خوا ئەمری پێ کردوون و شتانە نەکەی کە خوا نەهی لێ کردوون نوێژ ڕۆژوو زەکات حەج
ئەوانە عیباداتی بەدەنین، عمل و کردەوەیە، و ناکرێ ئینسان خۆی پێ موسڵمان بێ نوێژ نەکەر بێ، ناکرێ ئینسان خۆی پێ موسڵمان بێ زەکات نەدا، ناکرێ ئینسان خۆی پێ موسڵمان بێ حەج نەکا، ناکرێ ئینسان خۆی پێ موسڵمان بێ بە ڕۆژوو نەبێتن. ئەوەش شەرتێکی ئیمانن لە لای ئەهلی سونە و جەماعە، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، لێرانەدا مەسەلەی ئیمان کە قەول و عەمەلە و ئیعتیقادە لە لای ئەهلی سونە، ئەومان لە فکر نەچێ، ئیعتیقادە، قەولە، عەمەلە. جا دەشتوانی مەسەلەن پاش و پێشی پێ بکەی وایە دەڵێ نەخێر قەولە بیدایەتی، ئەو جا ئیعتیقادە، ئەو جا عەمەلە. و هەندێک لە عەمەلدا کە بابەتی ئێرەنیە ئینسان پێی کافر دەبێ وازی لێبینی، هەندێکیش ئیجماعی لەسەر نییە کە ئینسان پێی کافر بێتن، پێی گونەهبار دەبێ، گوناهێکی کەبیرەیە کردوویەتی. بەڵام بەرحاڵ لە هەمووی مهمتر مەسەلەی نوێژە لە عەمەل و کردەوە. نوێژ لە عەمەل و کردەوەدا برا بەڕێزەکانی خۆم ئیجماعی سەحابەی لەسەر بووە کە ئەو کەسێک کە نوێژ نەکا کافرە، کە فتوای کوفریشیان داوە، کۆمەڵە شتێکی لەسەر تەڕەتوب دەکا، نیکاحی هەڵدەوەشێتەوە. لە مەسەلەی میراتی چیکابرای گوتی کێشە بۆ میراتگران و بۆ خودی خۆشی دروست دەبێتن، و ئەو جا نابێت کە مرد بشورێتن و لە قەبرستانی موسڵمانان ناشێردرێتەوە. ئەگەر لێرانەش ئەو ڕێگا و ئەو کوبڵێ ئەو قۆناغ و مەرحەلانە و یان ئەو هەنگاوانەی دەگە جێبەجێ نەکرێن، ئەلەو دیوی حیسابی موسڵمانانی بۆ ناکرێت. خوای گەورە عاقبەت خێرمان بکات و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.